وەکو سەلەفیەت قەت لەگەڵ ئەوە نیمان ئاژاوە بێت، قەت لەگەڵ ئەوە نیمان دوکانی خەڵک بسووترێت، قەت لەگەڵ ئەوە نیمان کە موشکیلە و ئاژاوە ببێت لە ناو وڵاتەکەمانە ئەبەدەن. الحەمدولله زۆربەی خەڵکیشی ئەیزانێت. بەڵام حکومەت ئەبێت تەقوای خوای هەبێت، دەسەڵاتدار ئەبێت تەقوای خوای هەبێت، بتوانێ خەڵکی وا هەیە ئەگەڕێتەوە بۆ دین لە هەمووشت عەزیزترە. دوای ئیشی ناشەرعیەکەن لە مەساج و لە عارق فرۆشتن لە کۆڵانەکان و لە بازاڕەکاندا. کەسی ئەمەکە ئەیخواتەوە ئیشی خراپاکە، خەریکی دەعامکردنە، خەریکی پیاوکوشتنە، کاتێ خۆی بێعەقڵەکە. حکومەت ئەبێ بە شێوەیەکی زۆر عاقڵانە، زۆر لەخوا ترسانە ئەو ئیشە ناشەرعیانە هێواش هێواش نەیەڵێ، چونکە ملەتی کورد ملەتێکی مسلمانە. والله هەمومان پێمان ناخۆشە کە لەبان ئەم جەعدایە دوکانی عارەقە بێ، هەمومان پێمان ناخۆشە. جا ئەگەر پێمان ناخۆش نەبێت لە دڵەوە، ئێمە کافرین، ئێمە مسلمان نیمان، هەموو کەس پێی ناخۆشە. بۆیە ملەتی کورد ملەتێکی مسلمانە، تازە هەر بە مسلمانیەتی ئەڕۆ، تازە هەر بەتەمان بە مسلمانیەتی بمرن. بەڵام هەندێک کەس غەیرە دین ئەو ئیشانە ئەکەن. حکومەت ئەبێ زۆر بە چاوێکی بەڕەحمانەوە هەوڵ بدا ئەو فیعلانە نەیەڵێت وما هي من الظالمین ببعید. زۆر ئاسانە لە لای خوای گەورە و میهرەبان ڕەشەبایەکمان بۆ هەڵکە هەمومان لە ناودا، دەنگێ پەیابێ هەمومان لە ناودا. ئەم بۆیە باسی پێغەمبەران پڕی دەرز و عیبرەتە، پڕی دەرز و عیبرەتە. ئەوەی بە قسەی خوای گەورە بکە، ئەوەی بە قسەی پێغەمبەرەکەی بکە، سەرکەوتووە لە دنیا و لە قیامەت. والله دواکەوتوو نییە، والله زەلیلی نییە، بەڵکو براوەیە لە دنیا و لە قیامەت. فحکومەت ئەبێ هەوڵ بدا ئەو ئیشە ناشەرعیانە نەیەڵێ هێواش هێواش، چونکە خەڵکی زیاتر سەیری حکومەتەکە. حکومەت چاک بێ، خەڵکی چاکە بێت، تازە بێ باوەڕی ناخوات، تازە ئیلحادی ناخوات، تازە باوی ئەوە نییە بڵێ خوا نییە و پێغەمبەر نییە. ئەوە نەما، هەوڵ بدەن هێواش هێواش ئەم شارە سەلامەت بکەن، ئەم وڵاتە ئاژاوەی تیا مێڵن. و ئەو خەڵکەش کە ئەو ئیشاکەن ئەوش ناشەرعیە، سوتاندنی دوکان و بڕین و کوشتن و هەرا و هۆسا، لەگەڵ ئەوە نیمان. بەڵکو دین نەسیحەتە، نەسیحەتە بۆ حکومەت، نەسیحەتە بۆ خەڵکیش. حکومەت هێواش هێواش ڕوو لەخوا بکە، هێواش هێواش لە کەناڵەکانە دەرەچێت، لە جەریدەکانە دەرەچێت. با لە 20 قسەیە جارێکش ناو خوای گەورە بێنێت، با لە 10 قسەشە جارێک ناو ڕەسوول الله بێنێ صلی الله عليه وسلم. بۆی خەڵکی بڵێ بە تەواوەتی، بڵێ ئەمانە هێواش هێواش ڕویان لە دینە و ئەمانە دیندارن و خەڵکیش ئاژاوە نەکەن، ئاشوبی نەکەن. ئەو سوتان و بڕینە هیچی جێی نابێتەوە لە شەرعدا. داواکەین لە خوای گەورە و میهرەبان کە وڵاتەکەمان سەلامەت